سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزۆنی کۆمەڵان، لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی جیهان و ناوچەکە. سەرەتاش سەردێڕی چەندەوە. کۆبوونەوەی کەمەندامان لە بەردەم بەهزیستی کرماشان، بەڕێوەچوونی مەراسمی پێشوەختەی نەورۆز لە گوندی دەریازی مەهاباد، بانگێشتی زیاتر لە 20 هاوڵاتی لە شاری شنۆ، گواستنەوەی ڕەحمان ئەحمەدی بۆ زیندانی بانە، کۆبوونەوەی ناڕزایەتی شۆفێرانی شەرکت واحد لە تاران، وەکیان لە دەستدانی شارۆمەندێک لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی کۆماری ئیسلامی. کۆبوونەوەی کەمەندامان لە بەردەم بەهزیستی کرماشان. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە کەمەندامانی شاری کرماشان دژبەدۆخی خراپی ژیانیان لە بەردەمی دارایی بەهزیستی ئەو شارە کۆبوونەوە. خۆپیشاندەران لە ئەسبەکردەوە دەرنەهاتنی گەڵاڵەی 27 یاسای کەم ئەندامان ناڕازین و داوا دەکەنەوە بڕەپارەیە کە بەهزیستی وەک یارمەتی پێیان ئەدا زیاد بکرێت، ئیمکاناتی ڕەفاهیان بۆ دابین بکرێت و پشکی بودجەی کەمەندامان لە لایەحەی بودجەی دەوڵەت لەبەرچاو بگیرێت. ناڕزایەتی کرێکارانی قەراردادی شیرکەتی کارەبا لە کرماشان. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمە کۆمەڵێک لە کرێکارانی قەراردادی شیرکەتی کارەبای وەزارەتی وزە لە کرماشان دژبەوە دینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکاندا دژبەکەمبوونی ئاسی هەقدەست و مەزایە و هەروەها نەبوونی بیمەی دەرمانی ناڕازایەتیان دەربڕی و خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان، بەرزکردنەوەی ئاسی هەقدەستەکانیان و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی جیهادی کەشاوەرسی کرماشان و سەرپێڵی زاو. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی جیهادی کەشاوەرزی شارەکانی کرماشان و سەرپێڵی زەهاو دژبە خراپی دۆخی ژیانیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم لە بەردەمی دارەی جیهادی کەشاوەرزی ناڕزایەتی خۆیان دژ بە بڕیارەکانی دەوڵەت دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاسی هەقدەستەکانیان و هەروەها بایەخ نەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیان و مەعیشەتی کرێکاران بوون. ناڕزایەتی پێرسۆنێلی فریاکەوتنی خێرای 118 لە دێهلۆران. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 هەتاوی پێرسۆنێلی فریاکەوتنی خێرای 118 لە شاری دێهلۆرانی ئیلام دژبە کەمبوونی ئاسی هەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان لە کۆبوونەوەکاندا دژبە کەمبوونی کارانە و هەقدەستەکانیان بۆ کڕێنی خانوو خۆراک ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری بەرزکردنەوەی هەقدەست و مەزایە، پێدانی کارانە و هەقدەستە دواخراوەکان و دابینکردنی بیمەی دەرمانی، پێدانی ئیزافەکاری و هەروەها کەمکردنەوەی ساعاتی کار بوون. بەڕێوەچوونی مەراسمی پێشوەختەی نەورۆز لە گوندی دەریازی مەهاباد. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 هەتاوی لە گوندی دەریاز سەربە شاری مەهاباد مەراسمی پێشوەختی نەورۆز بە بەشداری بەرینی خەڵکی و شارە و شارەکانی دیکەی کوردستان بەڕێوەچوو. لە مەراسمەکەدا بەشدار بووان بە لەبەرکردنی جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی و بە هەڵکردنی ئاگر بەرەو پیری بەهاری سەرکەوتن چوون. لە ڕۆژانی ڕابردوودا خەڵکی شۆڕژگێڕی کوردستان بە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز لە ناوچە جیاوازەکانی کوردستان هێمایەکیان لە یەکگرتووی و یەکدەنگیان نیشانداوە. بانگێشتی زیاتر لە 20 هاوڵاتی لە شاری شنۆ. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 هەتاوی زیاتر لە 20 هاوڵاتی لە شاری شنۆ لەلایەن ناوەندەمنیەکانی ئەو شارە بانگێشت و لێپرسینەوەیان لێکراوە و پاشان ئازاد کراوە. بەپێی هەواڵی گەیشتووە و کەسانە بە تۆمەتی لەبەرکردنی جلوبەرگی کوردی و پلانداڕشتن بۆ بەڕێوەبردننی مەراسمی نەورۆز بانگێشت و هەڕەشەیان لێکراوە. ئیدارەی اطلاعاتی شاری شنۆ تەنانەت هەڕەشەی لە بانگێشتکراوان کردووە لە ئەگەری بەڕێوەبردننی مەراسماتی تایبەت بە نەورۆز بەبێ مۆڵەت و ڕەچاونەکردنی یاساکانی دەوڵەت دۆسییان بۆ ساز دەکرێت و ڕوبەڕووی ناوەندە قەزایەکانی ڕژێم دەبنەوە. جێگای ئاماژەیە دەست بە سەرکراوان پاش چەند کاتژمێرێک لێپرسینەوە ئازاد کراون. دەست بە سەرکردنی عەبدوڵڵا ئەحمەدزادە لە شاری سەقس. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 هەتاوی عەبدوڵڵا ئەحمەدزادە تەمەن 45 ساڵ
چالاکی مەدەنی خەڵکی شاری سەقز لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەیە و ناوەندەکرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ناوبراو ئەندامی ئەنجومەنی کلتوری هەڵەبجەی شاری سەقزە جێگەی ئاماژەیە سەرەڕای بە دوواداچوونەوەی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیەوە بەندکراوە، هێشتا زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگررتنی لەبەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتنی پارێزەر و دەرمان بێبەش کراوە. گواستنەوەی ڕەحمان ئەحمەدی بۆ زیندانی بانە. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمە ڕەحمان ئەحمەدی هاوڵاتی تەمەن 34 ساڵ و خەڵکی گوندی سویچی شارستانی بانە بۆ گواستنەوەی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی و شارەکرا. بەپێی راپۆرتەکان مانگی گەلاوێژی ساڵی 1402 بە هێرشی هێزەکانی داری دەسەڵات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و پاش زیاتر لە مانگێک لێپرسینەوە بە دانانی بارمتە ئازاد کرا. ئەو هاوڵاتیە پاشەکی لەلایەن دادگای ئینقلابی بانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبە کوردیەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی 3 ساڵ زیندانی تعزیری بەسەردا سەپێنرا. کۆبوونەوەی ناڕەزایەتی شۆفێرانی شرکت واحد لە تاران. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە شۆفێرانی شرکت واحد کە لەلایەن شرکەتی پەیمانکاری حامیانەوە دامەزراون دەست بە پێنەدانی هەقدەستەکانیان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان لە کۆبوونەوەکاندا دژ بە پێنەدانی هەقدەست و دابین نەکردنی بیمەی دەرمانی ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری پێدانی مەزایە نەورۆزانە و هەقدەستە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها بوونی کڕینی خۆراک، کەمکردنەوەی سەعاتی کار و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. ناڕەزایەتی ماڵدزراوانی شرکەتی کاسپیان لە بەردەم بانکی ناوەندی ئێران. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە ماڵدزراوانی شرکەتی کاسپیان لە شاری تاران دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان و بایەخنەدانی بانکی ناوەندی ئێران بە چارەسەری کێشەکانیان کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە دژ بە بایەخنەدانی بانکی ناوەندی ئێران و هەروەها بەرپرسە پەیوەندیدارەکان بە کێشەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری بە دوواداچوونەوەی بانکی ناوەندی ئێران و هەروەها دیوانی باڵای وڵات لەسەر و سکاڵانەی تۆماریان کردووە بوون. جێگای ئاماژەی ماڵدزراوانی ناڕازی جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان و سزای ئەو تاوانبارانە بەردەوام ئەبن لە ناڕەزایەتیەکانیان. گیان لە دەستدانی شارومەندێک لەژێر ئەشکەنجەی هێزەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی چوارشەمە 22 ڕەشەمە هاوڵاتیەکی خەڵکی شاری خوڕماوەی لۆڕستان لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئیدارەی ئاگاهی هەمەدان گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو هاوڵاتیە تەمەن 40 ساڵە دانیشتووی شاری خوڕم ئاوای لۆڕستانە و هێشتا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانی زانیاریەک لەبەردەستدانیە. ناوبراو لە کاتی لێپرسینەوە لە ئیدارەی ئاگاهی شاری هەمەدان بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستدات و پاشگیان لە دەستدانی سەبارەت بە دەست بەسەرکرانی ئاگاداری بە بنەماڵەکەی دەدرێت. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە لە سێدارەدانی بەندکراوێک لە زیندانی نەیشاپور. ڕۆژی یەکشەمە 19 ڕەشەمەی 1403 هەتاوی بەندکراوێک لە زیندانی نەیشاپور بە تۆمەتی کوشتنی بانقەست بە بێ ئاگاداری بنەماڵەکەی لە سێدارەدرا. بەپێی راپۆرتەکان ئەم هاوڵاتیە بە ناسناوی ئەمین خەسرەوی تەمەن 40 ساڵ و خێزاندارە ماوەی 3 ساڵی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا تێپەڕ کردووە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2024 زاینیدا بەلانی کەم 930 بەندکراو لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دراون کە بە ڕێژەی 24.6% بە گوێرەی ساڵانی ڕابردووەم ئامارە بەرزتر بووەتەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.